گرنگیدان بە هوەر و بە تایبەتی شوونەری میوزیک و گۆرانی کە بابەتی فۆلکلۆر و بەرەو پێشچوونی هوەری ڕەسەنی ئەوەتەوەی بابەتێکی گرنگەوە لەم نێوەندەشدا هاتنی هوەرمەندان بۆ یەکەم جار و هوەرمەندانی لاو دەستبردن بۆ کاری هوەری گۆرانی وتن و میوزیک بابەتێکی گرنگەوە هەمیشە لە پرۆگرامی کورسات مەگەزین لەلای ئێمە بابەتێکی سەرەکی بۆ کە قسە باسی لەسەر بکەینەوە بەشداری هوەرمەندان لە پرۆگرامەکە و قسە باسکردن لەسەر بەرهەمی نوێیان ئەمێ قسە باسکەم لەسەر بەرهەمی دڵێکی ئەسیر کە یەکەم بەرهەمی هوەرمەندی گۆرانی بێش ئالان ئەنوەر قەرەداخیە کە لە دەرەوەی کوردستان هەم کاری لەسەر کراوە هەم وێنەی گیراوە لەگەڵ کوردستانە هەماهەنگی کاری میوزیکی لەسەر کراوە هەروەها بەڕێز کاکە زانا عەبدوڵایی کە میوزیسیانە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ما بێت کاکە ئالانیش ڕاستەخۆ لە وڵاتی سویسراوە لەگەڵمانە بێ لە ڕێگەی سکایپەوە گفتوگۆکەین لەسەر بابەتەکەی سوپاس بۆ بەشداریکردنتان زۆر بەخێر بن عزیزی سوپاس دەکەم کاگەلان سوپاس بۆ تۆش زۆر سوپاس بۆ ئێوە کاکە کوردوکیان بەر لەوەی قسەتان لەگەڵا بکەم و پرسیارتان ئاراستە بکەم هەمومان پێکەوە تریلەری کارەکە ببینین بزانین هەم جۆمان لە دەنگی بێت و هەمیش تریلەرەکە ببینین و دواتە گفتوگۆی لەسەر بکەین فەرموون تۆ دڵێک بەسیر لە سنگمدا جێشتووە ئەوێتا حکمت داوە و خەمی دنیا دەستان خۆش بێ سپاس کە بەشدار بوونەوە ئێستا گفتوگۆکەین لەسەر بابەتەکە سەرەتا بە لە کاک ئالانەوە دەست پێ بکەم کاک ئالان بیرۆکەی تۆ بۆ ئەوەی گۆرانیەک یا بەرهەمێک ئامادە بکەیت و بۆ یەکەم جار و ئەوە لە چیەوە هاو یعنی دەنگخۆشی خۆت بوو حەزی خۆت بوو باوکت کاریگەری هەبوو لەسەری کامیان بوو بەڵێ سەرتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم بینەرانی کورسات مەگەزین سڵاو لە ئێوەی ئەزیز کاکە کوردۆ ئامادەکاری بەرنامە کاکە پشتیوان من پێشکی حەزەکەم بڵێم خۆشحاڵم کە بانگێشتان کردن بۆم بەرنامەیە دیارە کەناڵی کورسات ئەو کەناڵە جوانە ئەگەر بەرهەمێک سەنگین نەبینێ کاری لەسەر ناکە وەجی شانازیە بۆ من کە یەکەم کاریشە بڵاوی دەکەنەوە لە ڕێی جەنابدانەوە دواتر پێش ئەوەی دەستیشکین بە قسەکردن لەسەر بەرنامەکە من خۆشحاڵم لێرەوە مۆڵەت لە سەرجەم ئەزیز خۆشەویستانە وەرگرم کەڵە هونەرمەندەکانی دەتەوەی خۆم و کوردستان ئەوانەی لە ژیان ماون ئەوانش ژیان نەماون کە بە ئیستی ئەوانش کارێک ئامادە کردووە دیارە زۆر مێ ناو بدرێ هونەرمەند بەڵام خۆشحاڵم ئەگەر بەردێکم لە هاڵچیەکە هەڵسەنگ دانابێ با بڵێن کەسێکی شەیە کە زۆر تایبەت حەزەکەم پاسی بکەم ئەویش دوو پۆستی هەیە لە ژیان یەکیشیان هونەرمەندێکی گەورەیە ئەوی کەشیان باوکی ئەزیزمان قەرەداغی کە بە درێژایی تەمەنم بۆ ئارەزوو هونەرم کردووە هەرگیز هەمیشە ڕێنمایەکانی بۆ ئەو بکە هەم لە ژیان و هەم لە هونەر ڕێژەیەکی ڕاست بکەن دەستەکانە خۆش بێت کاک زانە کۆنداکتی تۆ لەگەڵ کاکە ئالانە چۆن بوو چۆن قسەتان لەسەر کارەکە کردووە چیتان کردووە پێکەوە من پێشتر یەک سری لە کارەکان ئامادە بوو ئامادەکرا بوو دیارە کە تێکست و ئاواز و دابەشکردن و کەمان و کلارینێتوانە هەموو لێدرا بوو دیارە ئەو جوورێک کە پێویست بە کارەکان بەیەکەوە تێکەڵ نەکرابوو یعنی میکس نەکرابوو کە کاگانە زەنجی بۆ ملەدا زۆر بە ناڕەحەتی کوتی زەنجی بۆ ملدا کە زۆر ناڕەحەت بوو کە کارەکەم ئەو جوورێک کە پێویستە نەچۆتە پێشە وەڕقەمی جەنابتیان بە منداوە کە دەبێت جەنابەت ئەو ئیشە ئایا دەتوانی چاشکەی وتمەڵا نازانم بینێرە بەسەر چاو دوای دیتم زۆر قلقا زۆر لەسەر کارەکە قلقا گوتی داوای لێبورن دەکەم لەسەر کارەکە قلقم گوتم شتێکی تەبیعیە لای من ئەگە قلق نەبایی عەجیب بوو من گوتی بۆ گوتم تووشینێ جەنابتان کوڕی مامۆستایەکی بەڕێز و گەورەن مامۆستا ئەنوەر قەرەداغی کە ڕێز و سڵاوم بۆی هەیە تەبعان کە کوڕی مامۆستا ئەنوەرن خۆ لەسەر کارەکەت قلقن کە خودای نەکردە کارەکە لە بەشی فەنی و مشکلێکی نەبێ کە موزیکی چەند ساڵەی
مامۆستا بێتە جێش سوال خاناخابمانوێنەمان هەوێ خەڵک بۆ دیدەوە چاودەکەن کا کوڕی مامۆستا کاگالانی خۆشەویست ئیشێکی داوەتە دەرێ بزانینەوە ئیشە چیە و دەستی خۆش بکە ئیشەکەی بۆ من نرد هەوڵشت کە سرنجی منی زۆر ڕاکێشا دەنگێکی گەرمی هەبوو ینی دەنگێکی بیس گەرم و ئیحساسێکی زۆر تایبەتی هەبوو ئەوە زۆر زۆر سرنجی منی ڕاکێشا دیارە کارەکانی کە لە دابشکردنی موزیکەوە لە گیتارەوە لە کەمانەوە هەمووی ڕێک و پێک لێدرابوون زۆر بە شانازی وەکتم بەڵام منەوە میکسە دەکەم و وتی بە شێوازێک دێکی وتم من ئیشەکە دەکەم بزانە ئەسم بەدڵت دەبێ یان نا ئەو جوورەیە کە من دەبینم جنابتان لەسەر ئیشەکە قەلێقن وڵای پێوانە کاری منیشت بەدڵ بێم گەرەمان کارەکە بکەم ئەگە بەدڵت بوو ئۆکەی ئەمە بۆ کارەکە ئەمە کاکانان بۆ بەرنمەکە ئەمەندە دوو دڵ بوو یعنی باشە ئەمە بێت چۆنایی بڕوائی بەر لەوەی بێمە وڵاتان دیارە وەکو ئاماژەم پێکرد کارەکەی لە دەرەوەی کوردستان کردووە دەرهێنەری کارەکەی دەبی کینەرەکە ئەویش هەربیانە ژەنێت لیمبەرگە کە ئەویش ئەکتەر هەر ئەڵمانی و ئەمریکین تیا بەشداریان کردو لە کارەکە هەمووکو دەرێنەر و هەمووەکو ئەکتەریش هەردووکیشیان لە دوانێکی تایبەتیان ناوە بۆ پرۆگرامی کورسات مەگەزین پێکەوە جوۆی لێگرین و دێمەوە خزمەت میوانەکان و قسە باس لەسەر بابەتەکەکەمەوە. من ناوم دێبی کینەرە لە سویسراوە من دەرهێنەر و پرۆدیوسەری گۆرانێکی ئالان قەرەداغیم بە هاوکاری هەردوو دەستگای هێڵپ و ڤیدیۆ سپۆت خۆشحاڵ بووم ئەم ئەرکەم پێسپێردرا کارمانتیایە کردووە ئەوەی کە ماوە بەردەوام دەبین لەم ڕۆژانەی داهاتوو تا بتوانین تەواوی بکەین بەم زوانە بە هیوام بتوانین ئەنجامێکی جوانتان پێشکەش بکەین. Hello, Kurtzat TV. My name is Jeanette Limburg. I am من ئەکتەرێکی ئەڵمانی ئەمریکیم ئەکتەری سەرەکی گۆرانی دڵێکی ئەسیرم گۆرانێکی خۆشەویستیە لەلایەن ئالان قەرەداغیەوە ئەم بەرهەمە لە کۆمەڵەیەک ناوچی جیاواز لە سویسراوێنەی بۆ گیراوە من زۆر خۆشحاڵم کە بەشدار بووم وەکو ئەکتەری سەرەکی وەک ئەزمموی یەکەمم لە بەشداریکردنم لە گۆرانێکی کوردی کە بەم زوانە لەسەر شاشەکان دەیبینن بە هیوام هەمووتان چێژی لێوەربگرن. دەستان خۆش بێت کاگالان یەمە لای تۆ ئەمەیە بپرسم ئەمانە چۆن ئەناسی ئەم ئەکتەر و دەرهێنەرە ئەمان وەکو کۆمپانیا ئەوە کارەکەنیان هاوڕێتیت هەیە لەگەڵیانە؟ بەڵێ لە ڕاستیە من خەلێقەکەم لەلایەک لە گۆرانێکە بوو لە لای دووهەمیشان لە ڕێی کلیپەکە بوو جا هەوڵتدا بەڕاستی لە کوردستانم کارە بە ئەنجام بکەینە بەڵام دیار بوو سەخت لەلایەک بەهۆی ئەم کۆرۆنایەوە کە زۆر ڕێی لێگرتم لە زۆر شەر لەلایەکی تریشەوە بەڕاستی بۆ من ئاسانتر بوو لێرە ئەبەنجابی بکەنم چکە ئەو کاریکە من لێرەی کەم نەمەتوانی زۆر مۆڵەت وەرگرم پێمەوە بۆ کوردستان لەوێ کارەکە بکەم هەر بۆیە لێرە دیارە کۆمپانیەکان سایت تایبەتیان هەیە پێویستی بە زۆرینیانەوە کردو وەکو دەرهێنەر ئەم کۆمپانیان دۆزیوە کە کاری دەرهێنانەکەیان بۆ بکەن هەم وێنەگرتن دەرهێنان هەر خۆیان بوون بە پرۆدیوسەری کارەکە ئاکتەرەکەش هەمانش لێرە ڕێی وەکو کۆمەڵەی هونەرە جوانەکانی ئێرە دەبێت دۆزیمەوە نامە بۆ ناردوو بە خوشحاڵیەوە بەشدارە بن لەگەڵتانە و کارەکەمان بە ئەنجام بکات. دەست خۆش کاکەزانە ئەمەیە پرسیارەوە بکەم کاگالان لە کارەکەی هەم چجایەک و دەنگ هەمیش وەکو میوزیک تا چەند گرنگی بە ڕەسەنایەتی و بەو کاڵچەرە کوردیەوە کە لە فۆلکلۆری کوردی و لە گۆرانی کوردی هەیە؟ بەڵێ ئەو بەشێک کە جەنابتان باسی دەکەن یەک دوو بەش بوو هاتم بیگۆڕم بەڵێ کە ئانە گۆڕێکم بە کارەکەدا هێنا کارەکەی پێ کەنسێل کردمەوە وەکتی نابە ئەوە نەبێ ئەو ئیحساسی کوردی بوونی تێدا نامێنێ خب دروستە خۆم ناتوانێت بۆ موزیکە بڵێن 100% کوردی بەڵام زۆر جار موزیکێک سازەکەی ئیحساس و لەهجەی کوردەکەی تێدا هەردەمێنێتەوە کەتەوە ئەوەش لا دەبێ ئیدی ئەحساس دەکەی ئەو موزیکە یەو شوێنێ بەس زمانەکە کوردیە کە ئیجازەی بۆ کارە نەدا و یەک شت زۆر گرنگە کە چەند دەفعەمە وشەی قەلەقیمان بەحث کرد لەسەری کە خۆشیەتی قەلق بوون لەسەر سوورە ئەو قەلق بوونە حەق بۆ بووە یعنی حەق بەوە کاتێک کە کارێک دەدەیە دەرێ چە لەباری سوورە چە لەباری سەوتدا
کە تۆ کاری نەعەز دەدەیە دەرێ ینی بێحورمەتیکردن بە جۆسکەی خەڵکە کانی کە تۆ گۆرانی دەدەیە دەرێ ینی خەڵکت بۆ گرنگ نییە شێگر دەمە دەرێ کەیفی خۆیانە گوێ دێن یا گوێ نادەن ینی بێحورمەتیە کە کاتێک کە تۆ لەسەر ئەو کارت قلقی و لەسەر کارەکە تاکیدت هەیە کە ئەو کارە لە بەشی فەنیەوە تا ئەوڕۆکە کە لەگەڵ کاگالان مناقشەمان بوو لەسەر ئەوە جۆم لێنە بۆ بڵێ خەڵک پێیان خۆش بێ یا خەڵک ینی تەرەفدارم زۆر بێ خەڵک زۆر گوێ بدەنە نا باز ئەوەی بۆ گرنگ بووە کە ئەم موزیکە لە بەشی فەنێوە مشکلەی نەبێ ینی حرمەتدانان بۆ جۆسکەی خەڵک ئەوەی کە خەڵک پێی خۆش بێ چونچینە کاری هوەری موزیک یا فەرق ناکە کتێبێک شێعر یا شانۆ ئەوانە سەلیقەن لە بەشی خۆشی یا ناخۆشیێکی ئایا ئەم کەسایەتیە کە شتە جۆرا دەگرێت یا چاوی لێ دەکا لەزەتی لێ دەبا ئەمە سەلیقەیە ولی ئەوەی کە تۆ شتێک دەدەیە دەرێت لە بەشی فەنێەوە مشکلی هەیە و دەڵی بیدە دەرە قەیدی ناکە خەڵکەکە پێی خۆشە یعنی بێحورمەتیکردن بە خەڵک و سپاسی دەکەم کە ئەو ڕێزەی لە خەڵک گرت و ئەو شتە تاکیدی هەبوو هەم لە بواری سوورە ئێمە چاولێکردن احترامی بۆ خەڵک دانا هەم لە بواری ئەوەی کە کەسایەتێکگە یەک نەفەر بێت 100 نەفەر بێت 1 میلیۆن بینەر بێ کە گوێ لەو شتە ڕابگرێ حرمەتی بۆ هەمویان داناوە دەستخۆش ئەمە لێرەوە سپاسی کاگالانی خۆشەویست دەستخۆش کاگالان وای لێکردین بە زووی حەز بکەین جۆ لە گۆرانێکە بگرین ئەمانێ زووتر بڵاوی بکەیتەوە بێمە سەر بابەتی ئاواز و کاری ئاواز و میوزیکەکەی چێ ئاوازەکەی دانا چۆن بیرت لێ کردەوە کاری میوزیکت لەگەڵ چیا کرد بڵێ من حەزەکەم باسی کەم ئەمە درێژەی قەلیقەکەمان کە باسی یەکەینەوە ئەمە ساڵێک و 5 مانگ پێش دەستم کرد بە یەکەم هەنگاوی ئەم کارە سەرەتا من ڕۆژانە بە حکم کەسێکی ئیجتیماعیم حەزم لە تەلەفۆنکردن لەگەڵ هاوڕێکانم لەگەڵ کاکە ڕۆژە ڕۆژانە قسەمانە کرد کاکە ڕۆژکەریم نەرمەند کاکە ڕۆژکەریم جا ئەویش کەسێکە کە هەمیشە کارێکی تازە کە ئەنجامەگەێنێ حەزەکە هاوڕێکانی دۆستەکانی ئەوانەی کە چێژ لە مۆسیقا وەرەگرن ئەوانەی کە هونەرمەندن ڕایەن وەرەگ لەسەر کارەکان پێشەوەی بڵاوی کاتەوە وەکو ڕایەک حەزەکە قاعە چۆن بێم ئاوازە چۆن بێم سۆڵۆی چۆن بێم ئەویش دیارە بۆ دەوڵەمەندکردنی کاری خۆیەتی من خۆشحاڵم کە بێبەش نەبووم لە چەند کارێکە کاوای بەرگۆمەکە یا بەگوۆمەکە ئەمە چۆنەوە ئەمە چۆن نییە دواتر هەر وەکو قسەیەکی دەما تاڵی بینی خۆمان وتم چۆنە ئاوازێکت تاسە نێیاوە بە من تۆزێک وەستاوتی وڵای ئاوازێکم هەیە من ئەڵێم بۆ دەنگی تۆ زۆر زۆرە بەڕاستی ئەم ئاوازە بوو کە بۆی ناردم ئەوەی کە خۆشی پێوتم وتی ئەم ئاوازە خۆشم هەستم پێکرد ڕێک هەڵچنرا بوو بۆ دەنگی من ئەمە خۆی لەلایە کە ئاوازی کاکە ڕۆژە خۆی خاوەنی کۆمەڵی ئاوازی ناسک و جوانە و شعرەکەی کە بیرمان ناچێ هینی شاعیر مازیار فایقە کاکە مازیار بەڕاستی شعرەکەی ئەگەر گوێ لێ ببێ بە تەنها شعرەکەی بێ گۆرانی خۆی لە خۆیان چیرۆکێکە خۆی لە خۆیان فیلمێکە خۆی لە خۆیان گۆرانیە وشەی زۆر جوان و سادی تیا بەکارهێنراوە کە پڕی مانایە اینجا هەستێکی کەمە تەنها شاعیرێکی ئاسایی ئەم شعرەی نەنووسیوە بەڵکو کۆمەڵی وشەی تایە وەکو لە محکەمەکانە بەکاری وەکو یاسایی وەکو چۆنەڵی چۆتە ناو دڵی کۆمەڵێ خەڵکەوە و ئەم کەلیمانەی دەرهێناوە و دوێتی بە شعرێکی جوان و هەڵچراوە جا سەرەتا کە ئامادە کرا بوو زۆر سادە ئامادەی کردو کاکە ڕۆژ دیارە ئامادەی کردبوو کە بیدا بە کەسێک کە بیتوانێ ئەو گۆرانیە بڵێ من کە گوێم لێگر حەزم کە زۆر گۆڕان یاری کتاب بکەم هەر بۆیە هونەرمەندی بەتوانە کاکالان کامیل حەزم کرد بە کەمان بەشدار بکە زۆر بە ئەساسیش بەشدار بکایە کاکە شێرزادی کلارنێت هەمان شت دواتر کاکە ئارام سەرداری ستۆدیۆ ڤینۆ هەمان شت بە گیتار بەشدار بوو لەگەڵمانە ئەم شتانە کە کۆم کردنەوە خۆم دیارە کاتی جیاواز بوو خۆشم حەز بەکرد کۆمەڵە دەستکاریان پیا بکەم دیارە هەریکێک بە جوانی ئامێری خۆی شەنی هەریکێک بە ئەحساسێکی جوان و ئامێری ڕڵین تراکی خۆی بوو بەس کە ئەم نابێکەوە هەستمە کرد هەلێک هەیە شتێک هەیە نەمەزانڵی خۆمە ئاوازەکەیە یاخۆ چیترەوە بوو کە پەیوەندی کرد بە کاکە زاناوە زۆر خۆشحاڵانە کاکە زانا دراسیفەتی جوانی هەبوو یاخۆ دوو سیفەتی جوانی هەبوو یەک تەحملکردنی لەگەڵ گوێگرتن لە من بۆی کارەکە بکات دووش بەڵامدانەوەی کە قەناعەتت پێ بکات ئەو چی وایە ئەمە چی وانییە ئەمە چۆن چاکە بێ و ئەمە چۆن چاکە جا من ئەو فترەی بەڕاستی بە فرسەتم زانی لە ماوەی ئەو فترە دێژای توانیم تەمرینێکی قوربوودنی زۆر بکەم دیارە کاتێکی زۆر بەڵام دووبارەڵێم زۆر قەلق ئەم کارە بڵاو بچکە نامەوێت هیچ حاڵێکی یا بەجێ هێڵم کە لە هونەری لای یاد
ئەگەر دیارە کەسێک بێت چێشی بینیەوە ئارزوی خۆی لەوانەیە بە خواردن باسیکەین هەموو کەس حەزی لە کەباب هەنێ کەسی ئەڵێ حەزەکەم شتێکی تر بخۆم لەبات من ئەگەر بۆ ڕوانگەیە سێریکەم ڕاست ئەگەر بڵێن کەبابێکی سەقەتە یا هونەرێکی سەقەتە نا ئەوە بەڕای من خۆشم قوبوڵی ناکەمەوە خۆ بەس خۆشحاڵم کە تا ئێستا باشمان نردووە مۆسیقا هەموو تەواو بووە دوێنێش وا وێنە گیرا چەم بوو دیارە وێنەکانیش لە سرا سنووری ئیتالیا بەشێکن کاری مۆنتاژێک یان ئەو ببێن ئینشەڵا بۆ پێشتری ساڵ خۆشحاڵم. ئێستا دێمە لات قسەت لەگەڵاکەم لەسەر کلیپەکەش بەڵام ئەچمۆ لای کاکزانە هەڵبژاردننی ئاوازەکەی و دانانی میوزیکوانە تا چەند سەرنجی توی ڕاکێشە بەر لە هەموو کەسێکە کارت لەسەر کردو. بەڵێ شعرەکەی کاک مازیار نووسیوێتی ڕەمسڵاوم بوو هەیە پێشتر من چەند شعرێکی هەر بۆ چەند گۆرانی بێژیتر نووسی و سەرنجی منی هەر ئەو دەم شعرەکانی ڕاکێشە و ئەم شێرش بەڕاستی زۆر ڕێک و پێک زۆر جوان نووسرا بوو و هەر بەشێک لە شێرەکە بخۆی یعنی دەتوانم بڵێم خۆی شێرێکی تەواوی لێ دەبێتەوە یعنی هەر بەشێکی دنیایەکی معنی تێدایە لێنە سەر بەشی ئاواز و دابەشکردنەکەی کاک ڕۆژکەریم کردوێتی لێ وەسڵاوم بۆی هەیە ماندووبوونی پێوە دیارە یعنی زۆر جار گۆرانی کە دەدرێتە دەرێ یا تەنانەت سوڕێک کە دەدرێتە دەرێ لاساکردنەوەیەکی تێدایە باشە ئەو گۆرانیە یا ئەو ئاوازەی کە دایناوە سازی کردووە تەواو هەست بۆ دەکەی ئەحساسی شخصی و ئینسانەیە کە داوێتی دەرێەوە سازی کردووە تەواو هەست بۆ شتە دەکەی کە نا بۆی گرنگ نەبوو ئەم گۆرانیەگەوە گۆرانی لە گۆرانی فڵان کەس بچێ ئەمە گۆرانیە دیارە جا بەداتەوە نا خۆی دانیشتوی ئەحساسی خۆی دەربڕیەوە و ئەو فەرقا ئەو دیفرەنت بوونە لە کارەکەدا و جیاوازیە لای من زۆر زۆر گرنگ بووە دەستیان خۆش بێ تا دەگاتە ئەو خۆشەویستانەی کە بەحسی کرد لە کاک ئالانی خۆشەویست کە کەمانەکەی لێداوە بەڕاستی دەستی خۆش بێ بۆ کەمانی کە لێداوە تا کلارینێت کاک شێرزاد تا گیتار ستودیۆ ڤینۆ کاک شارامی خۆشەویست هەموو کارەکانیان بە مەزبوطی کردبوو و ڕێز و سڵام بۆ هەمویان هەیە دەستی هەمویان خۆش بێ دەستی خۆش بێ کاگەڵە هەستەکەم ئەوەندەی دوودڵ بووی بە کلیپ و میوزیک و ئاواز و ئەوەن دەش بە ڤیددیو کلیپەکەەوە هیلاک بووی هەستەکەم زۆر گرنگی داوە بە بابەتی هەم وێنەی و هەمیش دروستکردنی سینناریۆ ئەوە لە ڕێگەی ئەو ڤیددیوانی کە بینیومە بەڵێ ڕاستە دیارە خۆی گۆرانیکە خۆی چیرۆکێکە من وەکو حەزەکەم لە هەموو ڕوانگەکانەوە جوانی تیابێ ئەگەر ئەیبێک لە شوێنێ بدۆزرێتەوە بە شتێکی دەوێت پڕێکیتەوە هەر چۆنێک بێت من هەوڵما زۆر کاری لەسەر بکەم دیارە کێشم دووسێ کێشەی زۆرم بۆ دروست بوو لە ڕێی کلیپەکەی ویشێکیان ئێستا بە حکمی ئەم مۆزوعی کۆرۆنایە زۆربەی وڵاتەکان ئەبێ سەرتیفیکاتی تایبەت هەبێ مۆڵەتی تایبەتت هەبێ داخڵبوونی مەسەن چوونە ئیتالیا کە ئەو وڵات کە بەکارمان هێنا بۆ کاتی تەسویرەکانمان شت هەبوو مۆڵەتی تایبەت بکەین بەحسی کۆرۆنا بکەین ئەکتەرمان هەبووە کە لە فەڕەنسا و بەشدار بووایە بەڵام هەر لە برم نەخۆشی شتێکی توانی ئامادە بێ لە کاتی بەڵام ئەو دەرهێنەری کە کارەکەی بۆ بکەم دیارە ئەزبوونی هەبوو لە کارەکەیە و حسابی ئەوەشی کرد هەموو ئەو چیرۆکی کە نووسی وێ جارێکی تر لێ حسابی ئەوەی کردبووە ئەو کەسە نەیەتەوە چۆن بەدیلی بۆ ئەم کارە نتوانین ئەنجام بدەین چۆن بەدیلی بۆزین دیارە ڕۆژی مەسەن پێرێ ئێمە لە ئیتالیا وێنەمان بگرتە بەشت بەس ئەویش دیسانە کۆمەڵێ فستیڤاڵ تایبەتە بوو لەوێ مۆڵەتیان نەداین بۆیە خستمانە دوێن دواتر بوو دوای ڕۆژار تاوا ڕاکەین لێرە لە ئەوروپا کەشی هەتاو زۆر زۆر جا ئەمانە هەموو بەڕاستی سەرقاڵی بووین لە خۆم لە ماڵ و لە کارەکەی خۆشم بەڕاستی چونکە لێرە کاری دەری زۆر بە ئاسانی ئەنجام نادرێت دیارە جهدی خۆتی زۆر زۆر ئەگەر ئەم کارەنەی بە کۆمپانیایە کە زۆربەی ئیشەکان کارەکەم بکەم لەوانەیە تاکسی شەر بەردەوام هەرکی کار ومان ئەم کارە دەگەر دەنگانەوەی هەبێ یان مامناوەند بێ هەر چۆنێک بێت هەوڵی بەرهەمی داهاتوو ئەی لە ئێستاوە من بەڕای خۆم شتێکەیە کە ئازان باسی کەمیانە جارێکیان سەرنجی ڕاکێشام یەکێک لە کەناڵە کوردیەکان کەسێک نەمدبوو لە ژیان بەسەدفە مقابلەیەکیان چاپ
وتی ئەوە خەریکە کاری یەکەم تەواو بێت و سیدی دوێمیشم بەڕێوە خۆم لە سیدی یەکەم نەمدیزان سیدی دووەمی بەڕێوە بوو من باوەڕ ناکەم ئاوا بەپەلەپەلە بە دوایەکە کە شتێک بێ دەتوانم لەگەڵی شتێک دەتوانم هەمان ئەنجام بکەم چونکە کە زانا سەباسی هەستەکەی کە ئەمە کاری کراوە هەست ناکەم بە هەروە بەڕێک کراوە هەست ناکەمە تەنها کارێک لەو کارێکم کردو با بڕۆ من حەزەکەم کارێک بێ هەڵەی هونەریتیانە بێت کارێک بێ زۆرینە حەزی لێ بکەم تاوەڕێشەکەم بەڕاستیە زۆرینە حەزی لێ نەکە لەوانەیە هەڵە بمەک بەردەوام لەوەی کاری تر بە هیواین و من دڵنیاشم دەنگێکی خۆش و جوانە دێ دڵنیامە چێتە ناو خەڵکەوە قسەی تۆ پرسیارێکم هەبوو باڵێ دیارە نەزانم ئەو پرسیارە خۆت بە قەز لێی ناکەی یا ئیجازەی ئەو پرسیارەمان نییە ئەو پرسیارە لێم زۆر گرنگە ئایا کارەکە مامۆستای خۆشەویست کاگەنۆر گوێی لێ بووە پێیشەکە پرسیارێکی زۆر گرنگە دیارە بۆ هەمومان ئاخۆی لاوەڵەوەتی وەگە گوێ لێ بووە دەڵێت چی وڵای خۆزگە و پرسیارە لە خۆی بکەن من دیارە پێشتر لە پێشەوەی دوای تەواو بکەم بۆ منار خۆشحاڵ بوو کە کارێک ئەنجام دراوە خۆشحاڵ بوو کە دڵم نەرمە لەگەڵ کارێک بەڵام ئەم دوایین بێشتە لە ڕاستیە بۆم نەنابوو لەبەر دوو بۆ بکات یەکێکیان لەم کۆتاییە باری زۆر زۆر جێگیر نەبوو لەبەرەوەی عەمەلیاتێکی بۆ بکات پاچی بەتیش حەزم کرد ڤیدیۆکە تەواو بێ و هەمووی بەسەریەکەوە بوو بەڕاست بەڵام من بەپێی ئەنجامەکەی یەکەمی دڵنیام لەوەی کە بەدڵیە بێت چونکە ئەنجامەکەی یەکەمی بینێ و پێی خۆش بوو زۆر باشە هەلان لە نێوان قسەکاندا جملێ بوو کە فەرموود مامۆسانور نەخۆش بوو شتێکی وان بیست بەڵێ ماوەی پێشوو عەمەلیاتی پڕی بۆ بکا بۆ چاک دەبێ ئینشەڵڵا هیوای سەلامەتی بۆ خوازی قسەی تۆ چییە لەسەر فیدباکی گۆرانیەکە ئەگەر بڵاو بێتەوە بەڵێ فیدباکی گۆرانی ئەوڕۆکە شاید بەم لە توای دنیا یا شاید لە کوردستان هەروە بێ هیچ ئیستانداردێکی یعنی ئیستانداردێک بۆ موزیک نییە چ نوعیەت موزیکێک جوابدانەوەی دەبێ یا چ تێکستێک چ شارێک چ فیلمێک هیچ ئیستانداردێک نییە یعنی دەبینی زۆر جار شتایەک دێتە دەرێ خەڵک پێیان خۆشە خۆت پێت عەیبە بە گوێی بدەیەی دەڵێ من ئەو شتە لە سیارەکەی من دەنگەکە بڕاتە دەرێ عەیبە بۆ من وەکو موزیسین دەڵێن فڵان کەس موزیکەی جۆداوەتیە زۆر جار موزیکێک ینی ماندووبوونێکی زۆری پێوە دیارە لە ئاخردا دەبینی فیدبەکێکی نابێ ئەو فیدبەکە ئیدیەوە بەدەست جەماعەتەوەیە کە بزانین خەڵک دەڵێن چی ئەوە سەلیقەیە فیدبەک سەلیقەیە وەکو ماندووبوونێکی زۆر لە سەرۆکارە کێشراوە زۆر باشە ئینشەڵڵا کە فیدبەکشی باش دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنتان کاگالان وەک ئاماژت پێکرد لەم هەفتەیە تەواو بێ و بڵاوەکرێتەوە بەڵێ لەم هەفتەیە کاری مۆنتاژ و هەموو شتێکی تەواو دەکرێت بڵاوکردنەوەکەی من حەزەکەم بۆ نزیک سەری ساڵ بڵاوی بکەم بە یادی سەری ساڵ بێ یاخۆ چۆن بێ ئەگەر پێشیشکە و ئەوە حتمەن ئاگادارتان دەکەمەوە بە خۆشحاڵ ئەوە لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە هەبوو یەکەم جاریش نمایشێکن زۆر زۆر سپاسدانەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنتان یەک ئێزافەش حەزەکەم بکەم بۆ گۆرانێکە ئەم گۆرانیە زیاتر بەڕاستی بۆ تەمەنێکی ئەگەر خۆمان بڵین جیلی ئاڵتونی کرا جیلی ئاڵتونی بە دواوە زۆر 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 گەنجانە نییە بەڵام بەڕای من ئەگەر من خۆم دواسن با بڵین هەڵسەنگاندی بۆ بکەم کارێکی قورس و سەنگی و هیوادارم ئەو هەڵسەنگانەی کە من بۆ یەکەم جەنابیشتان و هەموو بینەران هەمان هەڵسەنگاندی دواتر بۆ بکەن دواتریش لەبیرمان نەچێ من پێشەوەی ڕاستە بڵاوم نەکردوتۆم کارە بەڵام کۆمەڵێ هونەرمەندی بە توانای کوردی خۆمان لە کارەکە کردووە و ئەوان هاانیان نام کە ئەبێ بڕیتەوە لە ڕاستیە بیرم چۆش دەستەکانتان خۆش بە سپاس بۆ بەشداریکردنتان بەڕێز کاک ئالان ئەنور قەرەداخی هونەرمەند بەڕێز کاک زانا عەبدوڵڵاهی میوزیسیان دووبارە سپاس بۆ بەشداریکردنتان